هیچ بەڵگەیەکی زانستی نییە کە بیسەلمێنێت قەلەڕەش چ هەواڵی خۆش یاخود هەواڵی ناخۆش یاخود هیچ ڕوودا و کارەساتێکی سروشتی بە دوای خۆیدا ناهێنێت. برين تشتك مربا لوراغي بزن با برين وراغ با او قل الرشانة همو داتن دوريان لأدا كو أبونو قل الرشة چي زور داتا سري واس اوي نكرا لكردواري كقل الرش كو أبيتو بفركوي لان بارعنا كوي نشانة من نزانيا قل الرش اگر شتشان لي رونا دا خرنا بنوزول سريق دي يعني كوسنا كان لما تقش اليوم تقش لو كاتي كوس كرديان خربنو بيكوا أبيني بولك ويك بيكوا أرون يعني أقل شتشان لي الربدا يعني إيش كان لي زامدار بي يعني إيش كان لي بكوجري لو كاتي خربنو سريع دي. لە یەکێک لەو لێکۆڵینەوانە کە دەربارەی ڕەوشی کۆبوونەوەی قەلەڕەشەکان و ژیانیان بە پێکەوەی سێ گریمانە یاخود سێ تیۆری دادەنێت دەربارەی هۆکاری کۆبوونەوەیان یان خود هۆکاری ژیانیان بە شێوەی گرۆپ. هۆکاری یەکەمیان بۆ ئەوەیە تاوەکو هەر خۆیان لە بنەڕەتدا بوونەوەری کۆمەڵایەتی زیاتر وا بە یەکەوە دەژین بە کۆمەڵ ئەوە هۆکاری زۆر سەرچیە. هۆکاری دووەمیان بریتە لەوەی کە قەلەڕەشەکان بۆ خۆ پاراستنیان لە مەترسی ئاژەڵە درندەکان یاخود ئەو باڵندانەی تر کە ڕاوی قەلەڕەشەکان دەکەن و دەیان خۆن بۆ خۆ پاراستن لە مەترسی ئەوان و کەمکردنەوەی مەترسیەکانیان بە کۆمەڵ دەژین چونکە تا حدێک هێز وەکو دەڵێت هێز لە پێکەوەیدایە ئەوانیش هێزی خۆیان لەو کۆبوونەوانە دەبینن تاوەکو بپارێزرێن لەو مەترسیانە. هۆکاری سێمیان لە کاتی ڕاوکردن یاخود دەستکەوتنی سەرچاوی خۆراکی لە پێکەوەبوونیان و بە کۆمەڵژیانیان ئاسانتر دەتوانن سەرچاوەکانی خۆراک بەدەست بێنن و خۆراکی خۆیان بەدەست بێنن. قەلەڕەش لەناو کۆمەڵگایە بۆ شێوە باسەکرێکە باڵندەیەکی شومە یاخود ئەڵێن کە بە کۆمەڵ دەرکەوتن کۆبوونەوە بە یەکتری لە دوایەوە کارەساتی سروشتی ڕووەدا یاخود بڵێن بارانی زۆرە بارێ بەفری زۆرە بارێ ئەمە لە ڕووی زانستیەوە هیچ ئەسڵ و ئەساسی هەیە هیچ توێژینەمان هەیە لەم بارەوە. بەڵێ خۆی لە بنەڕەتدا زۆربەی ئاژەڵەکان یاخود باڵندەکان هەندێک جۆری ئەفسانە یاخود داستان لەسەریان هەیە. بۆ نمونە کاتی خۆی تەنانەت سەردەمە کۆنەکان پێش ئیسلامیش هەندێک بیرروڕا هەبوو دەربارەی قەلەڕەش. بۆ نمونە پێیان وابوو ئەگەر قەلەڕەشێک دیترا دووجار سەوتی دەرکرد لە سەوتی خۆی ئەو واتە هەواڵێکی ناخۆشی پێ، بەڵام ئەگەر 3000 دەنجی دەرکرد واتە هەواڵێکی خۆشی پێ. یاخود کاتی خۆی لە هەندێک حاڵەت هەبووە بۆ نمونە کەسێک دەیەوێت سەفەری شوێنێک بکات ئەگەر شوێنێک بەرەو ئاراستەیەک بکەوت بایڕێ لەو ئاراستەیە قەلەڕەوشێک بەرەو ڕووی داهاتبە ئەوە دەیگوت چوونەکەم بۆ ئەو شوێنە خێری تێدا نییە دەگەڕایەوە. ئەو ئەفسانانە هەر هەبوون لە کۆنەوە. ئێستش حالیەن بەهۆی ئەوەی چونکە ڕەنگی ڕەشە و سەوتەکەشی تا حدێک ئیزعاجە و وابیر دەکەینەوە کە خۆراک و شتیوا دەدزێت ئەو هەموو سیفەتە بەیەکەوە بوونێتە هۆکار تا شێوە و ڕوخسارێکی ناشرین و بێئومێدکەر و ڕەشبین بە قەلەڕەش ببەخشێت. بەڵام لە ڕووی زانستیەوە ئەو شتانە تاوەکو ئێستا چونکە زانست لەسەر بەڵگە بنیاد دەنرێ لەسەر گریمانە و ئەفسانە بنیات نانرێ بۆیە تاکو ئێستا هیچ بەڵگەیەکی زانستی نییە کە بیسەلمێنێت قەلەڕەش چ هەواڵی خۆش یاخود هەواڵی ناخۆش یاخود هیچ ڕوودا و کارەساتێکی سروشتی بە دوای خۆیدا ناهێنێت.